بێلەوانە هەمووی ئاگدار بین. بۆ نمونە ئیشێکی تر کە احتیمالە هەر ناتوانین حکمی مباشری ئاوا لەسەر بدەین. کابرایەک ڕووی کردوتە کەعبە نوێژەکە بەڵام ئاگرێکیشی لە بەردەمایە. مادام ئاگرەکەی لە بەردەمایە ئێمە ناتوانین حکمی ئەوەی بدەین بڵین ئاگر پەرستە چکە ڕووشی لە قیبلێ و نوێژەکە. بەڵام ئەگەر هاتینە سەر سیرەی ڕۆیشتینەوە پرسیمانە بزانین ئاخۆ عەبەدەت النارە مەجووسی بووە پێشتر یا ڕەفیقی مەجووسی هەیە یا متەئەسیر بووە پێی ئەو کاتە ئەزانین. ئەمما وەکو خودی کارەکە ناتوانین. هەروەکو ئیمامی ئیبن حەجەری عەسقەلانی ڕەحمەتی خوای لەبێت لە فەتح الباری لە مجەلەدی یەکەم لاپەڕە 527 ئەفەرمێ من صلى وقدامه تنور أو نار أو شيء مما يعبد فأراد به الله أو كاتا أبي تماشاي أو بكين أجر هاتو ويستي خوا پرستيكا بعبادة بأجر پرستيكا بكا أشياء خاني كفر وشرككو بلام يمل استنازانين آوا مجرد بونديك واشتيكي أجريكي خصوة نيوان خويو قبلو